بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان و خۆشەویستان، زۆر خۆشحاڵم کە کردنەوەی خولی لەبەرکردنی سوورەتی مولک کۆتایی هاتوو. ولله الحمد. هەموو تەڵەبەکانی بەشداربووی خولی لەبەرکردنی سوورەتی مولک الحەمدولله سەرکەوتوو بوون بە نمرەی باشەوە. ئەوە جێی دەستخۆشی و جێی سوپاسکردنە بەڕاستی لە بۆ هەم لە بۆ مامۆستایانی ئەو دەڤەرە، هەم لە بۆ ئەنجومەنەی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کە الحەمدولله کاری باشیان کردو بۆەوەی کەوا خزمەتی قورئان بکەن. حەز دەکەم ئەوە ڕابگەێنم کە بەشداریکردن لە بۆ نمرە نییە. واتە تەڵەبەیەک نەوەتی هێناوە، تەڵەبەیەک کە نەوەتویەکی هێناوە، ئەرێ بۆ ئی من نەوەتەیان ئیوی نەوەتویەکە، ئەرێ باشە بۆ ئیوی هەفتایان هەشتایە. ئەوەی کەوا گرینگە بەشداری کەوا جەنابەت لە خولێکی قورئانی بەشدار بووی. باوەڕ بکەن هەر شەقاوێک و هەر هەنگاوێک کە هاویشتوتانە بۆ ئەو خولە و بۆ هاتوچوویە لەکن خوای ڕەب العالەمین گوناحێک ڕەش دەبێتەوە و خێرێکتان لە بۆ دەنووسێت. ئەوە مشارەکەکەیە. ئەوەی کەوا لە بۆمان دەبێتە شاهدی لە خزمەت خوای ڕەب العالەمین ئەوەیە کەوا ئێمە لە خزمەت قورئاندا بووین. چ ڕۆژ بێ، چ شەو بێ، چ خوێندن بێ، چ خوێندنەوە و لەبەرکردن بێ. بۆیە بەڕێزان کاتێکەوە ئینسانێک ئیشێک دەکا سەرەتا داوای لێبوردن دەکا، پۆزش دێنێتەوە بەوەی کەوا کەم و کوڕیەکانم ببورن. داوای لێبوردن دەکا بەوەی کەوا نقوستانی و کەم و کوڕیەکانی چاپۆشی لێ بکرێ. بەڵام ئەو قورئانەی کەوا ئێمە لە خزمەتی داین خوای ڕەب العالەمین دەفەرمێ ذلك الكتاب لا ريب فيه. ئاگادار بن ئەی ئیماندارینە، خەڵکانێک وا تێ نەگا کە ئەو قورئانە کەلامی غەیری خوایە والعیاذ بالله. فەرمودەی پێغەمبەری خوا بێ عەلەیهی السڵات وەسەلام. نەخێر هەمووی لە خواوەیە. خوای گەورە دەفەرمێ هیچ گومان و دوودڵێکی تێدا نییە. و زۆر کەسیشمان هەیە لە کاتی ئەنجامدانی پرۆژەیەک مەشروعێک داوای گرنتی دەکا، گرنتی نەجاحەت. ئایا ئەو کاڵایی کەوا دەیکڕیت تا چەند کاڵایەکی ئەسڵیە؟ ئایا ئەو کاڵایە بەکارهێنان دێ؟ بۆیە ئەو قورئانە هەموو ئەو گومان و شکانەی ڕەواندۆتەوە کە خوای ڕەب العالەمین دەفەرمێ ئین هذا القورئان یهدی للتی هی ئەقوەم. نەک ئەو قورئانە ڕێنماییت بکا بۆ ئەوەی کەوا شتێکی باش و چاک بکەیت. ڕێنماییت دەکا بۆ ئەوەی کەوا باشترین کار و چاکترین کار، دروستترین کار ئەنجام بدەیت. کەواتە ئەوە هەمووی گرنتیە بۆ ئینسانی ئیمانداری پابەند بوو بە قورئان و سونەتەوە کە سەرکەوتوو دنیا و قیامەتە. بۆیە بەڕێزان ئەوەی کەوا باوەڕدارە خوای ڕەب العالەمین بەرزی دەکاتەوە. ئەوەی کەوا ئیمانی هەیە لەگەڵ هەموو مرۆڤەکان جیاوازە. بەڵام لە ناو باوەڕدارانیش ئەوەی کە زانایە و لە خزمەت قورئاندا بووە جیاوازترە. کە خوای ڕەب العالەمین دەفەرمێ یەرفەع الله الذین ئامنوا منکم والذین ئوتوا العلم دەرەجات. ئەوەی کەوا باوەڕدارە خوای گەورە لە هەموو ئینسانیەت مرۆڤایەتی بەرزی دەکاتەوە. بەڵام ئەوەی کەوا زانایە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو زانست و هەموو زانایەکی. بەڵام ئەو زانستێکەوە لە خزمەت قورئاندا نەبێ زانستێکی کاتێ دێ و دەڕوا لەوانەیە ئەو کاتەی سوودی هەبێ، بەڵام بۆ دوایە نەبێ. قورئان وانیە، قورئان بۆ قیامەتی شەر مەنفعەتی هەیە. وەکو شاعیر دەڵێ لو كان للعلم دون التقى شرف لكان الإبليس أشرف خلق الله. ئەگەر زانست و زانیاری و خوێندن و خوێندنەوەیەک و شەهادەیەک و پلەیەکی بەرزی خوێندەواری بەبێ تەقوا و بەبێ خواپەرستی هیچ سەنجی هەبوایە دەبا ئەجەلەکم الله دەبا شەیطان لە هەموو خەڵک گەورەتر بێ، کە وهاش نییە، کە خوای گەورە نەفرەتی لێ کردووە، لەعنەتی لێ کردووە. بەڵام کاتێک تۆ عالمی ئەگەر لە خزمەت قورئاندا بووی، کاتێک تۆ گەورەی ئەگەر هات و خزمەتی سنەتی پێغەمبەری خوات کرد صلی الله عليه وسلم. بۆیە یەکەم حکمی ئەو قورئانە بریتێ لەوەی کە دەفەرمێ اقرأ باسم ربك الذي خلق. مرۆڤایەتی ئەگەر بێت و ئەوڕۆکە باسی تەقەدم و پێشکەوتن دەکا، دەڵێ ئیسلامەتی کۆنەپەرستیە یان ڕزعیەتە یان حیجاب یان باڵاپۆشی، ئەوە ئازادی ئافرەتانی پێشێل کردووە، یان ئەوە نەزانینە، ئەوە جەهلە.
بگرە ئەوانە پیان دەگوترێت ناگوترێت زاهیل، پیان دەگوترێت زاهیلی مڕەکەب، زەهلی مڕەکەبی هەیە. کەسێک کە نازانێ و بزانێ نازانێ ئەوە لەوانەیە بەشێک لە عیلمی هەبێ، بەڵام کەسێک کە نەزان بێ و نەشزانێ کە نازانێ ئەوە زەهلی مڕەکەبی هەیە، واتە دوو جار جاهیلە. کەسێکی وەکو ئێوەی بەڕێز کە قورئان خوێنن دوو جار عالمن، جارێک عالمن بەخوا، جارێکی بە پەیام و ڕێبازی خوا جەل شەئنه. بۆیە بەڕێزەکەم تۆ وا تێ نەگەی خوا نەخواستەکەوە شەئن و بایەخت لە خزمەت خوای ڕەب العالەمین کەم بێ. خوای ڕەب العالەمین دەفەرمێ ئەگەر خێرم بە کەسێک بوێ و چاکەم بە کەسێک بمەوێ و بمەوێ بەختەوەری کەم، لەوانەیە ئێمە گومانمان بۆ بچێ بڵین لەوانەیە پلەیەکی دنیای گەورەی بدرێتێ، ببێتە سەرۆکی وەزیران، ببێتە سەرۆکی حکوومەت، ببێتە شتێکی گەورە، بەڵام خوای ڕەب العالەمین زیاد کردو لەو شتانە. دەفەرمێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من يريد الله به خيرا يفقهه في الدين. هەر کەسێک خوای گەورە چاکەی پێی بوێ لە فقه و شەریعەت و قورئان و سنەت شارەزای دەکات. کەواتە تۆی شارەزا بە قورئان و سنەت باوەڕ بکە پلەت گەورەترە لەو کەسانەی کەوا پلە باڵاکانی ئەمڕۆی ئەم سەرزەمینن. کەسێکەوە نەزانێ بەیانی دەمرەیان دەژیا، نەزانێ ئایا ڕۆژی قیامەت سەربەرزەیان سەرشۆڕە خوا پەنامان بدە، ئەوە جاهیلە، ئەوە نەزانە، ئەوە هەژارە، ئەوە دەستکورتە. بۆیە بەڕێزان حەز دەکەم ئەوەتان پێڕا بگەێنم، ئەگەر باوکە مناڵێکی ناردۆ بۆ ئەو خولە، یان ئەگەر دایکە کچێکی ناردۆ بۆ ئەو خولە، باوەڕ بکەن ئەگەر مانجێکیش بوو بێ و ئەگەر سی ئاەتیشیان لەبەر کردبێ، بەڵام باوەڕ بکەن شتێکی وایان کردو نەبڕاوەیە بە دەلیلی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرمێ إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث. ئەگە مرۆڤی مسلمان وفات دەکات دەفەرمێ لە نوێژی، لە ڕۆژووی، لە تەسبیحاتی، لە سەڵاوات و ئیستیغفاری هەمووی کۆتایی پێدێ، ئیلا سێ خێری دەمێنێتەوە. یەکەم دەفەرمێ سەدەقەتین جاریە، خێرێکی بەردەوام، بۆ نمونە مزگەوتێکی کردووە، مەدرسەیەکی شەرعی کردووە، ڕێگاوبانێکی خۆش کردووە، پرد و جسرێکی کردووە، بیرێکی لەداوە بۆ ئاواییەک، هەر چاکەیەکی کردبێ، سەدەقەی جاریە خێرێک بێ بۆ یان خەستەخانە. زۆر کەسی وایە ئێستا خەستەخانە دەکا، لەگەڵ ئەوەی بەداخەوەکەوە ئەو لانە مرۆڤیانە کراوەتنە سەرچاوەی پەیداکردنی پارە و داهات و چەوساندنەوەی خەڵک، بەڵام لەگەڵ ئەوەش خەڵکمان هەیە خەڵکی مسلمان بۆ خوا مستەشفا دەکاتەوە، خەستەخانە دەکاتەوە، یان مەدرسەی ئالی دەکاتەوە بۆ خوا. ئەوە سەدەقەی جاریە. ئەگەر ئینسان وەفاتیشی کرد دوای خۆی ئەو خێرە بە بەردەوامی بۆ دێ، وەک ئەوەی مابێ و بۆ خۆی نوێژ بکا و ڕۆژوو بگرێ و حەسەنات بکە. و هەروەها دەفەرمێ ئەو عیلم ينتفع به، زانستێکت هەبووە ئەو زانستت ڕاگەیاندووە، کە ئەو زانستت ڕاگەیاند واللهی ئەوەی فێر بوو دوای خۆت خێرەکەیت بۆ دێ. من لێرە دەمەوێ بەڕاستی ئەو وعد و بەڵێنەی کە کاتی خۆی من منداڵێکی 8 ساڵی بووم لە خزمەت مامۆستایەکی مزگەوت قورئان و ئەلفوبێم خوێند و سیپارەم خوێند و پاشانەکە جزء عامەم تەواو کرد و پاشان قورئانم ختم کرد. ئەلەو کاتیەوە لە محارەبەی حیزبی بەعسەوە کە هەر ڕۆژێک کە دەچوین بۆ خزمەت مامۆستا لە مزگەوتێ واللهی بەنهێنی دەڕۆیشتین، دەبا مختاری ئەو گەڕەکە ئاگای لێ نەبێ، دەبا بەشی ڕێخستنی حیزبی بەعسی ئەو کاتی ئاگای لێ نەبێ کە ئێمە دەچین دەرس دەخوێنین، لەبەر ئەوەی بانجیان دەکردین لێ پێچینەوەیان لەگەڵ دەکردین، بەڵام بەردەوام بووین و وعدیشمان بەخوا داوە کە لە خزمەت ئەو قورئانە بژێین و هەروەها لە خزمەتی بژمرین. ئەگەر ئەو دەرسەی کاتی خۆی من خوێندومە ئێستا ڕای نەگەیەنم خیانەتم لەو ئەمانەتە کردووە، وعدم داوە، بەڵام لێرە ئەوەش بە ئەو مامۆستا بەڕێزانەی ئەوڕۆ دەڕێم کەوا سوورەتی مولکیان لەبەر کرد و تەفسیر و واتاکەیان فێر بوون، دەبێت هەر کەسێک لە ماڵی خۆی و لە گوندی خۆی و لە شار و مەملەکەتی خۆی ببێتە مامۆستایەک، ببێتە محەتەیەک، ببێتە سەرچاوەیەک، کانیەک بۆ پاراوکردنی دەوروبەری خۆی. ئەگەر هەر خوشتێک لە دەوروبەری خۆی دوو خوشکان فێرە سوورەتی مولک بکە و تەفسیرەکان پێ بڵێ، باوەڕ بکە ئەوە سەدەقەی جاریە، دوای مردنەکەشت ئەو خێر و پاداشت لە بۆ دێ ئینشاءالله. بۆیە سێم دەفەرمێ ئەو وەلەدین صالحین یەدعو لەهو، منداڵێک کە دوعا لە بۆ داکوبابی بکە بە بەردەوام خێری بۆ دەچێت، ئەو سێ خێرەت هەر بۆ دەمێنێ. ئەو منداڵێک کە ئێمە دەیانێرینە مزگەوت و خولی هاوینە و فێرکردنی قورئان و تەجوید و هەروەها لەبەرکردنی قورئان، واللهی دوای مردنیشمان خێر و بەرەکەتمان لە بۆ دێ. ئەو خەڵکانێکەوە منداڵەکانیان لەگە ڕێز و حرمەتم ئاشنای دنیا و دنیاداری کرد، ئاشنای دنیا و تەکنۆلۆژیای دنیا کرد،
ئەو دایک و باوک و عائیلە و خێزانێکەوە منداڵەکەی ئەمانەتی سۆشیال میدیا و ئەنتەرنێت و فەیسبوک و پۆبجی و ئەتاری کرد والله ئەگەر ئەو ڕۆژ دەنجی نەیە لە ماڵەوە دانیشت بێ والله لەوانەیە مشکلێ نەوێ بەڵام بەیانی مشکلەی گەورە ڕوودەدا کاتێکەوە جام پڕ بوو ئەنجا لێی دەڕژێتەوە کاتێکەوە ئەو منداڵە تووشی نەخۆشی چاو بوو یان مێشک بوو یان تووشی ئەو نەخۆشیانەی کەەوە ئینسان توش دەبێ لە ئەنجامی ئەنتەرنێت و فەیسبوکەوە ئەو کاتی دەزانی لە کاتی دروستکردنی پەیوەندی ناشەرعی لەگەڵ خەڵکی تر و لەگەڵ شتی ناشەرعی شتی ناڕێک ئەو کات دەزانیکەوە تۆ بڵێ منداڵی تۆ سوڕەتی مولکی لەبە کردووە مانجێک پێوەی خەریک بووە ئەوە هەم ئیشەڵا بەرەکەتی لە تەمەنیدایە هەم لە ڕزقیدایە هەم ساڵحیەتە و هەروها بۆ داک و بابشی ڕزقێکی نەبراوەیە خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە و ئەو قوتابیانەی کە بەشدار بوون من لێرەوە پێیان دەڵێم ئەگەر سەرەتاش ڕامگەیاند ئەوەی کەوا بەس بەشدار بێ ناجیحە والله ئەوەی کەوا بەس نیەتی خێر بێ خێری دەگاتێ ئەدی ئەوەی کە ماندوو بووە هەوڵی داوە فێر بووە لەبەری کردووە لێرانەوە دووبارەی دەکەمەوە لەسەر نمرە و لەسەر نەتیجەکانیان باکێشە دروست نەکەن من بەڕاستی لێرانەوە سوپاسی هەموو ئەو خانەوادە دەکەم کەوا بەشداری کردووە کە وەلیلله الحەمد من لە زۆر شوێنان خول و دەورەی ئەوهام هەبووە بەڵام لەو دەڤەرە کە دەڤەری خەلیفانە و ئەنجومەنی خەلیفانە زۆرترین بەشداری بووە خوای گەورە پاداشان داتەوە ئەوەش ئاماژەیە بەوەی کە ئەلحەمدولله ئەو خەڵکەی ئێمە ئەساسەکەی و ڕەسەنەکەی هەر ئیسلامی قبوڵ و هەر لە خزمەت ئیسلامدایە خوای گەورە پاداشان داتەوە زۆر بە پێویست دەزانم سوپاسی دووبارەی ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی خەلیفان بکەم بەڕاستی جوهد و ماندووبوونیان بەبەر چاو بەبێ ئاماژەی ئێمە هەموو خەڵک دەیبینێ خوای گەورە پاداشان داتەوە و منیش لێرەوە وەعد دەدەم لە خزمەتتان دابم هەر خولێک هەر دەرسێک هەر بەرنامەیەک هەر وانەیەک هەبوو من لە خزمەتتان بم یا ڕەبی خوای گەورە پاداشان داتەوە یا ڕەبی خوای گەورە مۆفەقتان بکە ئینشاءالله ئەو خەڵاتانێکەوە دانراون شتێکی ڕەمزین بەس دۆوەیەکەوە ڕێزلێنانێکە و پێزانینێکە خوای گەورە پاداشان داتەوە دوعا دەکەم دڵم یا ڕەبی خوای بۆ خاتری گەورەی خۆت ئێمە لێرە کۆبوتنەوە بۆ ڕەزامەندی خۆت یا ڕەبی خوای لێمان ڕازی بی یا ڕەبی خودای ئەو قوتابێکەوە بەدڵێکی پاکەوە بۆ ئەو خولە هات و بەشدار بوو یا ڕەبی خوای ئەو قورئانە بکەیە شەفاعەتکار لە ڕۆژی قیامەت یا ڕەبی خوای شەفاعەتکاری داک و باوکمان بێ شیفای نەخۆشەکانمان بدەیت جیرایی بە نەحەقی ئێمە ئازاد کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خودای ئەو بەڕێزانێکەوە بۆتنە هۆی گەیاندنی سەوت و سوڕەی ئێمە بە دەرەوەی ئێرە یا ڕەبی خوای پاداشیان بدەیەوە ئەو جوندە مەجهولانێکەوە ئێمە بەس دەنجیان دەبیستین بەس جوهدیان دەبینین خوای گەورە مۆفەقیان کەی ئامین یا ڕەب العالەمین وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.